تماشاوان بررس اف دم هوا باش بیتن هیویا دمین پر خوش و پر بختور به هواین بررس خازم. اف جارجی ناوا برنامه به کردی داد بحث لمجارکا گرینگو هستیار کین. او جی مجارا تندو تیجیا دیجیتالی دجی آفرتان. نتوین ایگرتی روژا 25 نوامبر همون سال یا کریا روژا جهانیا برهنگار بون لدجی تندو تیجیا دجی آفرتان تتبکار اینان شروع دیجیتالی و اف سالا جی اف یادوریه به دروش می ایگرتن لپیناوه برهنگاربون لدجی تندو تیجیا آفرتان دست نیشان کریا و دست بکریا. ام جی وقت برنامه به کردی ما بباز زانی اف جاره گنگش خو تایبت بکین لدور اوه هلکفتا جیهانی که ام وکو کرد تیروانینکا کردانه و کردستانیانه ام چوا بحثا وی مجاری بکین آیا اف مجاره چه تشتو مترسین وی چنه و کرد چوا تماشای شکو پیگه آفرت دکن و هر وصا مدویتن ام بزانین تیروانینا آین پیروز اسلامه چوا بحثا آفرت هاتیه کرن اف بابتو چندین مجارن دیتر ده هنا گنگش کرن ادگر زور برس مامستا عبدالرحمن صدیق زور بخیر مامستا هجا مامستا برس وکم آماجه پیدای که اوه کاریم بیجین مجارکا نف دولتیل سرتا سری جیهان مجارت تبحث کرن که تندو تیجیا دیجیتالی دجی آفرتان ایده بید ام بزانین که پینا ساوی چه تشتا و چه وحات یا بحث کرن و تمان دمدا بزانین مترسیت به چنه السر جنا و سر مروفاتی ڕاست بەناوی خۆی بەخشندەی میهرەبان دیارەکە باسی 25 نۆڤەمبەر هەموو ساڵێکە کرێ هەموو ساڵێک وەکو بۆنە جیهانیەکان دروشمێکی تایبەت دێ ئەم ساڵ دروشمە تایبەتەکە لە ئەو هەموو جۆرانەی تند و تیژیەی دژ بە ئافرەتان خانمان ژنان دەکرێ ئەم ساڵ جۆرێک لە جۆرەکان دیاری کراوە چونکە تەشەنەی کردووە بۆتە گرفتێکی گەورە و ئاریشەیەکی گەورە بۆ ئافرەتان بۆیە نەتەوە یەکگرتوەکان ئەم ساڵ تند و تیژیەکی دیاری کردووە پێی دەوترێت تند و تیژی دیجیتاڵی واتە ئافرەتان هەڕەشەیان لێ دەکرێت هەراسان دەکرێن تووشی ڕوبەڕووبوونەوە دەبن لەگەڵ کەسانێکی نابەرپرسدا لە ڕێگەی مۆبایلەکانیان لە ڕێگەی سوۆشیال میدیا لە ڕێگەی ئینتەرنێت بەگشتی لە ڕێگەی ئیمێڵەکانیان لە ڕێگەی واتسئاپیان هەر شتێکی دیکە ئەبۆی ئەم تند و تیژیە ئەمڕۆ هەموو جیهانی گرتوێتەوە کۆمەلگەی ئێمەش بەدەرنیە لەم بابەت ئەف ساڵە ماساڵن ڕابردووش هەمان تش نەبوو دیارە ساڵی پێش و ساڵەکانی تریش بابەتەکانی ترە جاری وایە تند و تیژەکە بە وشەیەکە جاری وا هەیە بە جەستە و بە فیزیکیە وەکو دەڵێن جاری وا هەیە لە ڕووی یاساییەوە یاسای خراپەیە بۆیە هەتا ئێمە یاسایەکمانەیە یاسای بەڕەنگاربوونەوەی تند و تیژی دژ بە ئافرەتان لە پەرلەمانی کوردستان دەرچۆ لە ساڵی 2011 یاسای ژمارە 8 13 جۆری ناساندووە بە تند و تیژی بۆیە لە دێنەوە سەریکە ئەو یاسایش دەبێت چۆن هەموار بکرێتەوە چونکە ئەم باسی زۆر بە وردی تێدا نییە کەواتە تند و تیژی دیجیتاڵی ینی چی بە سێ بڕگا پێناسە دەکرێت بریتە لە ڕفتارێکی چۆن دەڵێ بە ئەنقەست ڕفتارێکی بە ئەنقەست کەسێک پێی هەڵدەستێ بە بەکارهێنانی ئامرازە ئەلکترۆنیەکان وەکو گوتمان مۆبایلە ئیمێڵە واتسئاپە سۆشیال میدیایە هەموو ئەمانە بکە بە مەبەستی زیان پێگەیاندنێکی مادی یا معنەوی بە ئافرەتان چونکە باسەکەمان باسی ئافرەتە بەس ئەمە بۆچی ینی چۆن دەڵێ ئەمڕۆ بۆتە باسێک وەکو باست کرد مژار و باسێکی زۆر گەورە لەبەرەوەی چەند تایبەتمەندیەکی هەیە ئەم جۆرە تند و تیژیە ئەلکترۆنیە یاخود دیجیتاڵیە چیاوە یەکەم جارە نەگە تند و تیژیەک پیاوێکی نابەرپرسبی کردهەیە دژ بە ئافرەتێک ڕەنگە ئەبە بیبینیە ڕوبەڕوو بواە بەڵام ئێستاکە زۆر بە ئاسانی دەگا بە قوربانیەکە ئافرەتە پیاوەکە لە ڕێگایەک و لە ماڵی خۆیەوە و لە ڕێگەی کیبۆردەکەیەوە و لە ڕێگەی لاپتۆپەکەی و لە ڕێگەی مۆبایلەکەیەوە ئەگەر ئەفتن و تیژێش لای زەڵامێکی بیتن نەخێندێک جۆر ژن خۆش وەناکە دێنە سەری کەواتە ئێستا بە پلەی یەکەم باسەکە لە هەندێک لەو کەسانەیە کە ئێمە لە ڕێگەزی نێر ئەم کار ئەکەن ڕەنگە بە جۆرێک لە جۆرەکان ئەوانیش بێنە ناو ئەم بابەتەوە جا مەترسیەکانی لەکوێ یەکەم ینی ئەو پەلاماردەرە زۆر بە ئاسانی دەگات بە نێچیرەکەی چونکە ڕێگەکە ئاسانە لە ماڵی خۆی دانیشتۆ ئەگاپی دوایش کە چۆن دەڵە تاوانەکە ئەنجامەدا یا کارە خراپەکە ئەنجامەدا ئێمە زۆر بە زەحمەت دەگەین بە تاوانبارەکە زۆر بە زەحمەت دەیدۆزینەوە چونکە ئەو خۆ نەهاتووە بە ناوی خۆی بە وێنەی خۆی بە ئیمێڵی خۆی ئەم کارە ئەنجام بدە خاڵێکی تریک مەترسیدار ئەوەیە ئەم ئامرازە دیجیتاڵیانە زوو خۆیان نوێ دەکەنەوە
هەتا تۆ لایەنێک چارەسەر دەکەی لایەنێکی تری پێشکەوتن دێت وەکو مەسەلەن بەلای کەمە با بڵێن زیرەکی دەست کرد بە جۆرێکی لێ دێتێتە ناو بابەتەکەەوە ئیشەکە لە من و تۆ و لە حکوومەت لە هەمووی قورستر دەکات. خاڵێکی تری ئەوەیە کە بەڕاستی ئەمە وەکو چۆن دەڵێ جێگەی مەترسیە هەموو جارێکیش کە قوربانەکە توش دەبێ باسمان لە ئافرەتە پشتگیری کۆمەلگەی نییە. زۆر جار کۆمەلگە دەڵێ خەتای خۆیەتی مادام توش بوو کەس پشتی ناگرێ کە پشتیان نەگرت ئەو ڕەگەزی بەرامبەرە کە ئەم کارە ئەنجام دەدا زیاتر لە کارەکانە دەچێت. بەێ مامۆستا ناف عرف و عادەتمێت کوردەواری دەوەسایە ئەگەر خۆنە خواستە ئافرەتێک ڕوبەڕووی حاڵەتێکی ڤێڕەنگەی بوو کە خوب بەشداری وێ تشتی ببیت ئەوێ سەر تێتە گوتن مانێتوی دەمی دەمامۆستا ئەم بژین ئەوە شەرەف و نامیسە کەس نەشێت وێ جورئەت بدەتە خوب پشگیری و ئافرەتێکی بکات کە کارێکی نەشیا و ئەنجام دابیتن ئەدوی حاڵەتەی دادێ ئافرەت نابیتە قوربانی ئەبێ بچینەوە سەر ئەوەی کە ئەم بابەتە کەلتوریانە چارەسەرکەینەوە بە دەقە جوانەکانی ئاینی خۆمان ئەمەخوا پێغەمبەر درودی خوای لەسەر فەرمووی كل بني آدم خطأ كواتا هەموو بني آدم شێ هەڵە بکە لەم ڕوانگەیەوە تەماشا بکەین ئێمە نابینە پاڵپشت بۆ تاوانبارەکە بینە پاڵپشت بۆ قوربانێکە. خاڵێکی تر کە مەترسی هەیە لەم ڕۆوە ئەوەیە کە ینی ئەمە زۆر پەیوەستە بە ئەو کەسە کە لەم چۆن دەڵێ لەم ئامرازانە ئەزانێ بەکاری بێنێ یعنی لەوانەیە پیاوێک خراپەکار بێ دش بە ئافرەتێک فیزیکی بەرامبەری بۆستی ڕەنگە ئافرەتەکە بتوانێت لی بە بەڵام لێرەدا ئافرەتەکە کەمتر لەم بابەتانە شارەزایی هەیە ئەوی تریش ڕەنگە مناڵێکی هەرزەکار بێ بەڵام شارەزایی هەیە لە جیهانی دیجیتاڵی دەتوانێت زیانی پێ بگەینێ لەبەرەوە ئەم بابەتە بابەتێکە ئەمڕۆ دەستگاکانی ئێمە دادگاکانی ئێمە هەمووی سەرقاڵم پێوەی بۆیە جێگەی خۆیەتی ئێمە وەکو کورد تشکی زیاتری بخێنە سەر گەلک باشە مامۆستا دەبێتن هەر سەبارەت بێت چەندە کە جانەوێتە بە حەسکری تند و تیژیا دیجیتالی وەک ڕوژێک یا دەستنیشان کردی نەتەوێت ئێگرتی بۆ گەلک مژارێتی ترژی ڕوژ دەستنیشانکردنە بوو بەرەنگاربوونا وێ حاڵەتیان وێ دیاردا تێتەکردن مامۆستا ئەری کافیە ڕوژێک بێتە دەستنیشانکردن یان چەند ڕوژێک بێتە دەستنیشانکردن بوو چارەسەرکردنەوەن حاڵەتانە بێگومان لە ڕووی ژمارەوە نەخێر بەس ئەو ڕۆژە هەمیشە گە تەماشای سایتی نەتەوە یەکگرتوەکان بکەی لە خواری خوارەوە کە باسی هەر ڕۆژێک لەسەری سەرەوە باسی هەر ڕۆژێکی جیهانی دەکا لە خواری خوارەوە ئەڵێ بە ڕێزان یادکردنەوەی ئەم ڕۆژە بۆ بیرخستنەوەیە بۆ ئەوەی لە 364 ڕۆژەکەی داهاتوودا کاری باش بکەین کارێ بکەین بە پێچەوانێ واتە میکانزم هەنە بوو چارەسەرکردنی نەکردنی ئاخفتن و دروشمن بەێ مامۆستا بەڕێز ئەم بینە سەروێ چەندێکە تێڕوانینەکە کوردانە ئەنکو ئەگەر بەری بینە سەر تێڕوانینە کوردانە بەحسا تێڕوانینە ئاینی بکەین چونکە ئەم مسلمانین پڕانیا خەڵکیمە مسلمانە ئەم بزانین ئایا قورئانە پیرۆز فەرمودێت پێغەمبەری سەڵاوەت خودی لەسەر بن چه هاتیە گوتن سەبارەت تندوتیژی ئێجاکەرم بژین یا دیجیتالی یا هەرتنێت دژی ئافرەتێ بابەتەکەمان چونکە باسی تندوتیژی دیجیتالیە دژ بە ئافرەتان کەواتە دیجیتال ئەمە نیعمەتێکە لەم سەردەمە خوددا ئیزنیدا و لە ڕێگەی پێشکەوتنی مرۆڤایەتی کەوتۆتە بەردەستی ئێمە و قورئان باسی دیجیتالەکە ناکە بەڵام قورئان بە بنەما گشتەکان هەندێشتمان پێ دەڵێ ئەرێ ئەم دیجیتالە بە هەموو جۆرەکانیەوە وتمان لە مۆبایل و لە تەلەفۆن و پێشتر وانە لە ئێستا ئیمێڵ و بەم ئاسانیە دەگەین بە یەکتر ئەمە نیعمەتەیانە آخر ڤێرژن زیرەکی دەست کرد ئەمە نیعمەتە کەواتە خوددا دەفەرمێ بە ئێمە فەذکوڕوا ئالاء اللهی هەمیشە نیعمەتەکانی خودداتان لە یاد بێ ولا تعثوا في الأرض مفسدين لێرە بۆ دەرەکەوێ خوددا نیعمەتەکانی خۆی پەیوەست کردوێتەوە بە خراپ بەکارهێنانیش یعنی مانای چییە یعنی خوددا علمی بەمە هەیە کە مرۆڤی خراپ ئەم کارە دەکا بۆیە بیرمان دەخاتەوە فەذکوڕوا ئالاء اللهی نیعمەتەکانی خوددا لە یاد مەکەن و بەبیرتان بێ ولا تعثوا في الأرض مفسدين نەک بێن بەکاری بێنن ئەو نیعمەتانە دژ بە مرۆڤایەتی و کارێ بکەن نیعمەتەکانی خوددا بۆ خراپەکاری بەکاربێنن لەبەرەوە ئەمە وەکو چۆنەڵێ یەکێک لەو ئاەتانەیە کە بەگشتی ئەم باسەمان بۆکە خۆوەکو باس کرد فەرموودە ئێمە ئەبین بە مسلمان ئەوە ئیسلامە ئەبین بە خاوەنی ئیمان مؤمن خۆ پێغەمبەر فەرمووی مەرتەبەیەکی بەرزتر هەیە ئیحسانە ئیحسانەوەی ئەن تعبد الله كأنك تراه وا خوددا بپەرستە کە دەیبینی فإن لم تكن تراه فإنه يراك أم فإنه يراك أبي ئێستا ئەوەی جۆی لە ئێمەیە بزانێ کە نابێت تندوتیژی دیجیتالی کە ئێستا باسیەکەی نابێ بیکە بۆ چونکە ئەو ساتە وەختەی
کە دەیەوێت کارێکی ئاوا خراپ بکە ئەو ساتە وەختی لەسەر ئەم ئامرازە دیجیتاڵیانە و ئەلکترۆنیانەیە دەیەوێت کارێکی وا بکات زۆر گرنگە ئەگە کامیرەی چاودێری حکوومەتی لەسەر بێ نابێرێ بیکە ئەی باشە بۆچی کامیرەی چاودێری خودای لەسەرە فەئینەهو یەڕاکە دەیکا ئەمە بەڕاستی بێڕێزیەکی یەکەم جار بەرامبەر بە خوددایە وانە بۆی خوددا دەفەرمێ وەهوە معکم ئەینەما کنتم ئەرێ ئەمە قورئان نییە وهو معكم أينما كنتم لا هر شوية بن خداتان لقلا لما مسترنجة أخفتنا كمنطقيجي بتندمت بيجن أو كسي كاركي خراب كتن أصلا أو يدير الوضع إيمان الديني بامدي تشاو في خطابة قلبي كسي زور راسته لبروا خدا بهمو مروفايتي أم قصد له إما نمان بيستوى أو كسي أم كاردكا چونك منو تو إسا أزانين كمالجي إمش دزاني نمان ديو أم كاردكا ئامادە بێ پێی بڵێن تۆ کەسێکی بێ باوەڕی و کافری یعنی کەسی ئەم سیفەتەی قبول نییە کەواتە هەمووی بە ناسنامە بێ و بە ڕەگەزنامە بێ و بە هەڵسو کەوت بێ و بە هەر شتێکی تر بێ ئێمە دیومانە ئەم کارە بە چاوی خۆمان دەزانین خەڵکانێکن ڕەنگە بە خۆیان پێیان وابێ مسلمانێکی پێرفێکتن بەس ئەم جۆرە کارانەش ئەنجامەدا ئەم کارین بێژین ئەف وەزع ئیمانیت ناوە هەر ئیماندارێکی دایە هەی بەلێ پێویستی پێشیارکردنیە ڕاستە اینجا ئەبێ لە چۆ بچین لەوە بزین پێناسەی ئیماندار و پێناسەی مسلمان بوون هەر بۆ خۆمان یەکەم شروتمان ئێمە ئامرازی ئەلکترۆنی بەکار بێنین دژ بە هەر ئینسانێک کە ئێستا باسی ئافرەتانە دەبێ بزانین بێڕێزیمان بەرامبەر بە خوددا کردووە یەکەم نیعمەتی خودامان خراپ بەکارهێنا دوو دەزانین خوددا کامیرەی خۆی لەسەرمانە و ئێمە هەر بێڕێزی دەکەین ئەمە بەڕاستی کارێکی زۆر خراپە بۆ هەر مرۆڤێکە ئەم کارەکە دوو پێغەمبەر چی فەرموو المسلم من سلم الناس من يده باشە ئەمە خەڵک لە دەست و زمانی ئەمین نەبوو ئێوە سیفەتی ئیسلامەکەی کوا نەما واتە گومانی لە ئیمانی دروست ئەی مؤمینەکەی کوا ئەگەر بڵێ من باوەڕدارم مؤمینە بێ چۆن بێ بۆ بەرامبەرەکەی خۆی لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه لە هەمان کاتیشدا ئەم بەڕێزە کە دەڵێ من خاوەنی ئیمانم دەبێت چی بێ پێغەمبەر فەرمووی سێشت لا يظلمه نابێ ستەمکەی لە بەرامبەرەکەت وانە ولا يخذله نابێ پشتی بەردا و پشتی بشکێنێ وانە پشتی تێ بکە لە هەمان کاتیشدا نابێت وەکو دەڵێ لا يظلمه ولا يخذله ولا يحقره نابێ بێڕێزی نابێ ئەبیشکێنێ نابێ بێڕێزی بەرامبەر بکە ئەمە باش ئەمەشی لە دەستدا ئەو کەسە بۆیە دەبێ ئەو کەسانە پێشی مەسەلەی حکوومەت و ئەو بابەتانە لە ئیمانی خۆیان بترسن لە مسلمانەتی خۆیان بترسن ئەو جا پێغەمبەر فەرمووی ليس المؤمن بالطعان ولا اللعان ولا الفاحش ولا البذيء كواتا أمانة هم تاكو بيتوا قصة بخلق لجون بخلق دا فاحشة دم بيسا بذيئة بيروشتا أمانة هم لو بل الأف جيانا ديجيتالي بشيوازك جشتي ما مستعد كارم بيجم جيانا كا افترازية يا خيالية فانتازية لو راجي خلق في ما فايدة أخوك وفي كاري أنجام بدتن بل وقت تيتت ناوا جيانا كواقعي دا في ما فايدة تخو في چنده بكتن يعني تريل بش كمبيوتريان بش موبايل في كاريت كتن ئەمە خراپە کە ئینسان بڵێ وەکو هەندێک جارواتە سەورەکە ئەو بۆچوونێکە ڕەنگە هەندێکە زوا بڵێ ینی لە ئەرزی واقعا ئەم توندوتیژێ ناکە بەڵام لە پشتی جیهازێکەوە کە ئیکا بەڵام خوددا نەیگوتۆ لە پشتی جیهاز و ئەم ئەمرازانەوە چی ئەکەن بیکەن خوددا فەرمیوەتی ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد ئێ باشە مەسەمە ڕقیب و عەتیدێک بەسەر ئێمەوەی ئاگای لێمانە ما يلفظ من قول هەر قسەیەک ئەکەی ئیدی بە سوۆشیال میدیایەکەی بە دیجیتاڵێکی بە هەر شتێکێکی بۆیە ئێمە قسەکەمان لەسەر ئەوەیە زۆر بە ساکاری یعنی ئەو خوایە فەرموویەتی سبحانه وتعالى ولقد يسرنا القرآن للذكر یعنی خوددا قسەکانی خۆی بۆ ساکار و ئاسان کردووە تا تێی بگەین ئێستا چی شتێکی قورسمان گوتووە گوتومانە بەسی پێناسەی پێغەمبەر بۆ مسلمان پێناسەی ڕەنگە هەر کەسێک بدوێنی ئەو قسانە بکەن بەڵام پێویست بە بیرهێنانە بڕوا بکە ڕۆژێکی سەختی گەورەی قیامەتی لە بەردەمی ئەم جۆرە کەسانەیە ئەم کارە ئەنجام ڕاستە مامۆستا بەڕێز گەلێک یا گرنگێک و ئەم تێڕوانینە خۆوەک و کورد تایبەتی زانا و عارفت مێت کووردا چاوە بەحث لەوێ مژاری کردیەک و ئەم شکووە مرۆڤی نەشکێنین ئیجا ئەگەر ئەو مرۆڤە ئافرەتیش بیتن بەڵێ ڕاستە بڕوانە ئێمە چۆن مەولانە خالیدی نەقشبەندیمان هەیە کووردە و ئەیزانین و پێگەی بەرزەمە ڕەحمەت بێ بەس ماوەیەک لە بەغدا دانیش پێیانەوت خالیدی بەغدادی کەواتە ئێمە زۆر جار کەسایەتیە کوردە بەرزەکان و بڵندەکانمان لە شارێک دانیشتون ئەو ناوەیان بەسەرا بڕ ئەم قسەیم بۆچی بوو بەری 1200 ساڵ ئێستا ئێمە حسابیکەین
لە 215 بەبێ هزار لە 215 هیجری جونەیدی بەغدادی لەدایک بوو بەس دەبەرەوەی لەوێ لەدایک بۆ کە سوکارەکانیان لە کوردستانی ڕۆژەڵاتەوە هاتوون ئیتر ناوی بەغدادی ئەڵێن جونەیدی بەغدادی جۆر لێ بووە بەڵام بەغدادی هەر لەبەرەوەی لەوێ بووە ئەمە لە چۆ هاتوون ئەمانە چۆن دەڵێ خەڵکی هەمەدان بوونە لە هەمەدانەوە هاتوونە بۆ بەغدا و کە سوکارەکە فارسە ڕۆژەڵات هەمەدان کوردە کەواتە ئەم کەسایەتیمان بەبەستم چییە؟ ئێمە طریقەتی تەسەوف چەند زۆرە مەلیکی مەغریب لە باپیریانەوە تا باوکیان و تا مەلیکی ئێستا ئەڵێ ئێمە بە مەزەب مالیکین بەڵام ئێمە بە تەسەوف جونەیدین یعنی مەبەستم چیە ئەوەندە پاکە ئەوەندە کەسایەتیە کە توانیوێتی لە ئاستی وڵاتانە جونەید بنەسن قەزم لەما بۆ قسەیەکی قەزم ئەم کەسایەتیە بە ڕێزە کووردا قسەیەکی هەیە دەڵێ من 7 ساڵ بووم تەمەنم 7 ساڵ بوو تەمەنم 7 ساڵ بوو خاڵیشم دەرسی بە زانەکانەوتەوە لە حزوری هەموو زانەکانە دانیشتبوون لە حزوری خاڵم دەیگوت چێ تعریفی شکرم بۆ دەکە یوتان شکرۆی بەڵی شکر لله وتی ئەو نابێ تعریفی وتی هەرچیان گوت فایدەی نەبوو منی 7 ساڵ دانیشت بووم وتی خاڵم پێی گوتم بۆ ئەنتە ماذا تقول یا غولام چکەم باسانە بە عەرەبی بۆمان هاتووە بەڵام کورد ئەو کاتە وای نووسیوەتەوە ئەڵێ ئەی مناڵ تۆ چێڵی وتی منیش گوتم الشکر ئەلا تعصی الله بنعمه شکر ئەوەیە بە نیعمەتەکانی خوددا خۆی کە پێی داوی بەوە یاخی نەبی لێ ئەوە لە ڕووی پراکتیک و کردداری ئەوە دەسەلمێنی شکرەکەی کەواتە ئێستا هەر کەسێک نیعمەتێک خوا پێی داوە ئەو دەستانی کە پێی داوە لە شتی خراپە بەکاری دێنێ ئەوە سوپاسی خوای نەکرد لەسەر دەستەکانی ئەو کەسێک چاوی بەکاردێنێ لەم ئازاردانی خەڵکە و بە توندوتیژی دیجیتالی دژ بە ئافرەتان بەکاردێنێ نیعمەتی چاو نەیتوانی شکری خوا بکات لەسەر زمانی وشەکانی قسەکانی ئەرێ ئەمە هەموو نیعمەت نییە ئەبوتمان ئامرازەکە خۆشی نیعمەت نییە کەواتە لێرەوە لە عارفێکی گەورەی کوردی وەکو جونەید بۆمان دەرەکەوێ کە بەڕاستی گشت هەموو ئەو کەسانە ڕۆژی 1000 جار بڵێن شکر بۆخوا ڕاست نییە چونکە بە نیعمەتەکانی خوا دژ بەخوا دەوەستنەوە ئەمە خاڵێکی زۆر گرنگە خاڵێکی تر پێ بڵێم لە کوردەواریە قەدیم ئێمەش خەڵکی باش و خراپمان هەبووە لەم نێوانی ئەم چایانەیە لە 1000 ساڵ و 2000 ساڵ لەمەوبەر و پێشی زاینیش کاتێک لە فارسەوە بۆ ڕۆم لە ڕۆمەوە بۆ فارس قافلە ڕۆشتووە هەندێک کوردی ئێمە ڕێ لە هەندێک قافلە گرتووە و تاڵانی کردووە بەڵام دوای فارس و ڕۆم بۆیان دەرکەوتووە کوردەکان شتێکیان هەیە چییە؟ دەست نابن بۆ ئافرەتەکان دەست نابن بۆ ئەو شتومەکەی لای ئافرەتەکەی ئەڵێن عیبە ئێمە ئەخلاقی کوردی وایە ڕاستە تاڵانی شەکەین بەڵام بۆ ئافرەت نە ئیدی فارس و ڕۆم فێری شتێک بوون لە تاریخە ئەمە هەیە کە چی بوون ئەڵێن سەر قافلەکە و خاوەنی قافلەکە بکەن بەژن چونکە بەو ناوچە کوردیانەیە تێپەڕ بن بەس بڵێ سەر قافلەکە چێە ئەڵێن منم ئەڵێتەوە بڕۆ ئەنیێ دەلیێ بە قوزنەوە بوو بەبستێت ئەمە مانای وایە ئێمە ئاوهاین ئێ باش ئەمە ئەگەر بەری 2000 ساڵ ئێمە ئاوها بوو بێتین ئێستا بۆچی توندوتیژی دیجیتالی دژ بە ئافرەتان نەکرێ خاڵێکی تری زۆر گرنگ هەیە کە ئێمە هەروەکو کورد ینی لە ڕێگەوبانێکە پیاوێکیان ڕوودکردێ ڕوودکردنەوە بەمانای تاڵانیان کردێ دەستیان لە ئافرەتەکە نەداوە عادەتێکی 1000 ساڵیە کورد پارەکانی خۆی ئەکا بە زێڕ و دەیکا بە ئافرەتەکەەوە چونکە تاڵانچیەکی کوردیش دەستی بۆ ئافرەتەکە نەبردووە تا ئەو عادەتە ئێستا ژوایە پیاوان پارەکانیان دەکەن بە زێڕ و بلای ژنەکان دادەنێن مەبەستم لەمە چی دێ ئێمە باپیرانمان ئاوا بوونە بەم شێوازە بوونە مامۆستا مەبستا ئاختنی جەنابێتە وێ چەندێت گەینیتن و ئەم سەر شیراز و شێوازی بۆ باپیرێت خۆ نەماینە بەڵێ ئەوەی ئەم کارە ئەنجام دەدا ئەوی کە جوان دیاردەیە یان حاڵەتە وەڵی ئێستا خەریکە ئەبینی بە پێی ئامارەکانی وەزارەتی ناوخۆ خەریکە بەرەو دیاردە دەچێت جا لەبەرەوە بۆ ئێمە زۆر گرنگە کاتێک ئەم بابەتان بڕوانە هەر کەسێک لێ قەوما بێ نەیوێراوە ئافرەتی خۆی لە شوێنێکی تردا بنێ لە ساڵ 1940 ئینقلابێکرا لەسەر مەلیک و ئینگلیز و ئەوانە بەڕی ئەڵمانیا و ئینگلیز لە عێراق مەلیکە عالیە لەوێوە ئەمین نییە لەو خەڵکی بەغدا و عەرەبە دێ بۆ هەولێر لە باداوە لای ئێمە لە کوردەوە لە هەولێر لە باداوە لەوێ دەمێنێ هەتا وەکو ئینگلیز ئینقلابەکە پۆچەڵ دەکاتەوە ئەمە مانای وایە کە ینی ئێمە خەڵک سێقەی پێمانە کەواتە ئێمەی کورد دەبێت ئەم نازناوە بپارێزین نابێ ئێمە بەم کاران هەستین خاڵێکی تر ئەوەیە پیاوەتی نێر هەیە و پیاو هەیە هەموو پیاوێک نێرە بەس هەموو نێرێک دوو لە ڕووی
پیاو نییە چونکە پیاوەتی سیفەتە نەک ڕەگەزە. بەڵێ ئەڵەن مکتسەبە یعنی پیاوەتی سیفەتە بەس نێربوون هەر لە دایک بووی ئەسن لە ناسنامەکە ڕەگەز نێر ڕەگەز مێ جنسی ئەوە بەڵێ ڕاستە کەواتە هەموو ژنێکیش مێ بەس هەموو مەیەک نەبووە بەژن بێ خۆی پێ بگەێنێ کەواتە چی چۆن دەرەکەوێ ئێمەی نێر پیاوین بە مانای پیاوەتی بەوەی کە ئافرەت لێمان نەترسێ ئافرەت لە دەست زمان چۆن پێغەمبەر درودی خوای لەسەر ئەم پێوەری داناوە ئەم پێوەری داناوە ئەفەرمێ بە سەحاباڵێ ڕۆژگارێک دێ ئەم بە لە فەرمودەیەکی صحیح هاتووە ئەڵێ ترتحل المرأة يا الضعينة من الحيرة حتى تطوف بالكعبة ولا يخاف أحدا إلا الله يعني حيرة لعراق الله جن بتاقي تنيا زمانك به لحيرة ودي بو طواف ودي أقات إيرا ولا كسج ناترسي كواتب معناه چيا معناه بياو باكا هەر کاتێک لە شەوانە لە ڕۆژە ئافرەتی ئێمە توانی بە شەقامەکان بە شوێنەکان بڕاو نەترسێ مانای پێی وایە ئێمە پیاوین یعنی ئەو سەردەمێ خۆزراوی پێغەمبەر بە حەسکە سڵاوێت خودی لەسەر بن کە ئافرەت دی زور ئەمینی چیتە مەکە و مەدینە بێترس نەهاتی هێشتا ینی بەمانایەک لەمانەکان دێتە دی لە هەندێک شوێنە هەندێک حاڵەت بەس باسەکە لەکوێیە باسەکە لەوەیە کەی وابوو ئێمە ئەو سیفەتەمان وەرگرتووە کە سیفەتێکین خەڵک لە دەست و زمانی ئێمە سەر ئاستێ تاکیویت یان کۆمەڵگەبێت اینجا ئەمە قسەیەکە بۆ پیاو کردم ئەی قسەیەکیش با بکەین بۆ ئافرەتان کە تووشی ئەم تونند و تیژە ئەبن ئەم ئافرەتانە بەشی زۆران خوێندەوارن لە ڕووی مەکتەب و خوێندەواری و شەهادەوە بەڵام چونکە لەم دیجیتال و شتە نازانن سەرنجام تووشی ئەم گرفتانە دەبن هەندێکیشیان ڕۆ دەچن وەکو تۆ وتر شەرنی هەر پیاو بێ جاری وای خۆیان دژ بە خۆیان بەکاری منەڵم هەموو ئافرەتێکی خوێندەواری ئێمە بگری نەخوێندەوارەکانمان ئەوانەی پێشوو مناڵیشان جوان بەخێو کردو لەم شتانەشیان نازانی سەردەمەکە جیابوو بە زۆر گرنگە بڵین تۆ لە قوتابخانەیەک تەواوت کردو ناوی خانزادە ئافرەتان کچاس لە قوتابخانەیەک دەرچووی ناوی قەدەم خێرە لە قوتابخانەیە دەرچووی ناوی عادی لە خانمە لە قوتابخانەیە دەرچووی ناوی حەفسەخانی نەقیبە لە قوتابخانەیە دەرچووی ناوی لێ لە زانایە کچان ئەبێت تەماشای ئەم نمونانە بکەن بڵێن ئەرە ئێستا لێ لە زانە بەسەر پەتی سێدارەوە عادی لە خانم لەگەڵ پیاوی گەورەی ئینگلیزا دانیشێ ئەرێ بەڕاستی ئێمە شەرمەزاری نییە ئێمە بکەوینە ئەم داوی ئەمانە و پیاوی نێری خراپ هەڵمان خەڵەتێنێ اینجا تەماشاکە ئێمە پێشمەرگەمان هەیە پێشمەرگەی ئافرەت وانە بەرامبەری داعش شەڕەکە ئێمە شەڕوانمان هەیە بەهۆی شەڕوانی کوردەوە 2016 بەریتانیا بڕیارێکی دەرکردوتی دەشێ ئافرەت دەبەرەکانی یەکەمی جەنگا بێ شەرنیە لە پشتەوە بێ ئێمە ئافرەتانمان دەبێ ئاوا تەماشا بکەن نمونە بەرزەکان و باڵاکانی کوردەواری خۆیان ڕاستە مامۆستا مدوێتن تعقیبەکە کچکەل سەروی بابەتەی بەحەس بکەین نابینی یعنی ئێکل وان دەرهاوێشتیان ئێکل وان ئەگەرە ئەف حاڵەتێت دیجیتالی یا تند و تیژە دژی ئافرەتێ زور بن ئەوە کە دەما حاڵەتێک بوو ئافرەتێکی دروست بیتن هانا خوب و یاسای نابەتن دەبێ دەنگی هەلبژێریتن دەبیتە قوربانی و کەسیش نییە دیفاعی لێ بکەش ڕووی یاساییڤە تو نابینی یا گرنگە هەموو کەسەکە ئەف حاڵەتە دیت هانا خوب و یاسای ببەتن بۆ یاسا و بۆ ئاینیش بەێ زانە خۆی گەورە لە قورآنە فەرمووی لا يحب الله الجهر بالسوء من القول إلا من ظلم وكان الله سميعا عليما أم آياتا زۆر تایتڵێکی باشمان دەداتێ پێمان دەڵێ خدا پێی خۆش نییە خەڵک دەم بە هاوار بێت و ناوی خەڵک بێنێ و قسە شتی خراپ بڵاو کاتەوە إلا من ظلم ژن بێ پیاو بێ کەستەمی لێکرا خدا دەفەرمێ دەنگ بڵندکە یعنی خاڵی لاوازی ئەو نێرانەی بە خۆیان دەڵێن پیا و ئەم جۆرە کارە ئەنجام دەدەن ئەوەیە کە ئاشکرایەنکەی ئەبێ ئاشکرایەنکەی مامۆستا بەڕێز چەند خۆلەکێ دوماهی کێداینە بەحسا پێنگاوێن کردداری بکەین بۆ ڕوبەڕووبوونا تند و تیژیا دیجیتالی دژی ئافرەتان یەکەم خاڵەوە بوو کە لە سەرەتا ئاماژەت پێکرد ئێمە پەرلەمان یاسایەکمانێ ئەم یاسایە پێویستە بێتە هەموارکردن تاوەکو ئەم یاسای چ نەبووی بێت هەموارکردن 2011 ئەم بابەتانە بەم شێوازە نەبوو لەبەرەوە هەر کە خوێنمەوە هەر سێزدە جۆرەکەی تند و تیژی ئەم بابەتی تێدا نییە کەواتە ئەم بابەتەش ئەبێ بێت و سزای بۆ دابنرێ کە بوو بە یاسا ئەبێ سزای بۆ دابنرێ تاوەکو وەکو ئەو بابەتانەی تر کە چۆن هەموارمان کردوتەوە خاڵێکی تر ئەوەیە کە حکوومەتی دنیا جیهان هەموو حکوومەتەکان بەسێ وشەی نەتەوە یەکگرتوەکان ئیشەکەن چوار وشە عدم الإفلات من العقاب یعنی چی نابێ کەس دەرباز بێت لە سزا وەرگرتن ئەوەی ئەم کارە دەکات دەبێ بگا بە سزای خۆی سزای خۆی وەرگرن خاڵێکی تر ڕێکخراوەکانە ڕێکخراوەکان ئەبێ کاری لەم جۆرە چۆن دەڵێ هەوڵ بدەن و ئیشی لەسەر بکەن حکوومەت دەبیرم چوو وەزارەتی ناوخۆی ئێمە خۆشبەختانە وەزارەتی ناوخۆی ئێمە زۆر بەهێزە وەزارەتی ناوخۆی ئێمە زۆر پرۆفیشناڵە کارەکە یعنی
هەڵمەتێکی هەیە لەم بوارە ساڵانی پار بەێ شتێک بە ناوی سەلامەتی دیجیتالی یعنی هەڵمەتێکی زۆر جوانە سەلامەتی دیجیتالی خۆ ئەم ساڵیش وەک ساڵانی تر 16 ڕۆژ هەر بۆ ئەو بوارە تەرخان دەکەن خاڵێکی تر کچان خۆیان ئەبێ ئەو چییە شتێکە بوو لە 1970 عێراق ناوینا مەحول ئومیە یعنی قەڵاتچۆکردنی نەخوێندەواری ئێمە زۆربەی خۆمان پیاوان بەگشتی و ئافرەتانی بەتایبەتتر یعنی جۆرێک لە مەحوە ئومیە یعنی جۆرێک لە ئومیەت جۆرێک لە نەخوێندەواری دیجیتالیمان هەیە ئەگەر فێری نەبین ئەو کاتە کەسانی خراپەکار دەتوانن زەفەرمان پێبن دەستێتت خۆش مامۆستای بەڕێز دەمێمە کوتایی هات زۆر سپاس بوو جەنابێتە بەڵێ بینەرێن هێژا ئەم دێ ڤی ئەوهینە دومە یاڤێ حەلەقێ و زۆر سپاس بۆ هەوێن بەڕێز کە هەوا بینەریامە کردبیتن هیڤیامە ئەوە مەشیاویتن خزمەتێک بچیک پێشکەشی هەوێن بەڕێز کردبیتن و دیسان داخازیش خدای مازن کەین و خدای مازن بە هەمیان بپارێزیتن و کوردستانەمە هەراب سەلامەت و هەرە پاراستی بیتن